أي وقته قش وقتي دان خير هاتي من خزمتدان وهلقەیەکی تازە لە بەرنامجە خۆشەکەدان بەرنامج نووشی گیاندان هیوادارم کشتدان خاص بوون هیوادارم کشدان هەر سەربەرز و سەرفراز بوون ئەمڕۆ هاتیم نەوەلدانەوە لە حەلقەیەکی تازە کە یەکێ لە حەلقەتە تایبەتمەندێگانمان کە دایمەن فێردان کردیمە چین خواردن خۆش و تامدار و سەهلی شەرادان دروست بکەی من ئەمڕۆ هاتیم لەسەر خزمەتدان وە مەجموعی خواردن خۆش و طریقە فرە سەهل سەهل یەکیگە لە خواردن کللتوری کوردیەکانی خۆمانە کە تایبەتمەندی خۆی دیرت لەبان سفرە و زستان و هاوین و کچش وەختی خوریێت ئەو خواردنیش ئەوەیە کە قەرە خەرمانە و ماینچەی کاوڕ حازریکەی من کە پێکاتەکانی فرە سەهلە ئەوەی توایمنەی ماینچەی گوشت یا ئەف و گوشتی ماینچە یا دەست یا هەرچی ئیوە حەسکەن قەرە خەرمانیش توای من طبعاً تەوا بلەگەی فرە سەهلە بەهاراتەکانی هیچ نێتوات مجرد بیبەڕەش و خێ توای من وەلکەمی هەیە لەو ئەرا خواردنە خۆشەکەمان و طبعاً هەروەها پیازیش توای من و خێش توای من طبعاً مەقادیر کامل لەدان سێر لەبان شاشەگی و لەبان ئەو مەقادرە بچن طبعاً ئەوەڵ جار ئەوەل مەرحەلە دروستی کەم دەستکەمە پیاز قرچاندن و دوای ئەوە گوشتەکەکەمە ناوین طبعاً بینە لە ئەزیزەکانمان زەیت هەروەها زەیت نەباتی وە کارتێرم تاکو پیازەکەم بقرچنم طبعاً یەکی لە تایبەتمەندەکان ئەو خواردنە کە ئێوە توێنن و گوشت کاوڕ دروستی بکەن یاخود و گوشت قاورمە دروستی بکەن بەس خۆی حەزوە گوشت کاوڕە ئێمە ئیسە سەرەتا چەکەی من پیازەکەمان جوان پاکەوکەی من تاکو دەست بکەیمنە گوشتەکەمان تەحمیزکەی من تا ڕووی خۆشیک بۆ و دوای ئەوە ئاو کەیمنە ناوین تاکو دوای ئەوە ئیسراحەت خۆی بسینت و کە کۆڵیا گوشتەکە وەل ئاوەگە و ڕەسیە ئەو مەرحەلە کە من بتوانێ دوای ئەوە گوشتەکە دەرکەم تەحویلی کەمنێ فرن وەراخۆی لە فرن وینت و قەرە خەرمانەکەمان هەروە ئاو گوشتەکە حازرکەی من و تا چشتێک بەسیط بوت دایمەن بینەرە ئەزیزەکانم دایمەن مەقەیت دەست خۆدان بوون لە کارکردن هیچ عەجەلە نەکەن تەمان پیازەکە تەقریبەن وەی حەجمە توانێ تاکو فرە بیچک نەود و فرە گەورەیش نەود حەجمە فرە من دیرمەی فرە خاسە تەمان کەمەکەمەدی دەستکەمە قرچانن پیازەکەم یەکی لە سلڤیات پیاز کە ئێوە ئەگەدارن کە چەقو کولکەت ئێمە محاولەکەی من لە ماڵ یەک چەق و خاص وەکات تێری من بەس ئەرا پیاز و لەیمون و ئەی بابەتەیدا تاکو چەقۆکانمان کول نەوت بینە لە ئەزیزەکانم ستیم لە دوایەوە کە پیازەکە کردمە منجەڵەکەم دەستکەمە تەقریبکردن پیازەکەم تاخود یەک ڕووی خۆشی بووت دوای ئەوە نایلم فرەهین بوت نایلم فرە بابیژی من تەحمیز بوت یا سوور بوودە و هەمان لێلا منەکەها دیرم منەکاتەکەمەوەسە مەثەلەن 5 دەنگ هێلو ئەو دارچینە فریشە زیاتر لەوە نەکەنە ناوی ئیسەدی چاوەڕی کەم و حاڵ بەس پیازەکەم دەست کردە سیس بوون دوای ئەوە دەستکەمە گوشتەکە جوان کەمە منجەڵەکەم و طبعاً گوشتەکە هەروەها وتمەفیدان گوشت ماینچەس گوشت ماینچەس ماینچەی حەیوان هەر وەی شێوازە جوان کشتی سەفتەکەم طبعاً لەوە چاو خۆدان بینێ لەوە شەرح باەتە شەرحی بکەن خۆی مشکلە نییە ئللا یعنی با ماینچە نەوت ئەگە ماینچە دەست نەکەوت توێنن پشتە مەغزە وە کاربارن پشتە مەغزەیش بوود یاخود پەراسوویش هەر بوود هیچ مشکلت نەوت
يعني شرط نییە من بیژم مثلا ماینچە لا ماینچە بود هەر گوشتی هیچ مشکلە نێسمان توێنن چ گوشتێکیوە و دڵدان بوو توێنن وەکاری بارن شرط نییە لە ماینچە بوو تەڵەن دوای ئەوە کە گوشتەکەم کردە ناو زەیتەکە ئێستا چاوەڕێکەم گوشتەکەم جوان ڕنگ بگۆڕد و تەقلیبی کەم و دوای ئەوە ئاوکەمبانی ئاوگە گەرم بود خاسترە لە خودەوەی سرد بود تا ئێوە هەم عەجەلە حازر بود و هەم بودڕنێت بەسیمەوە ڕۆ ئاو سەر بەکارتێری من و حکوم ئەوە ئێمە عەجەلەمان نییە خەتەوە خۆتۆ فێردانکەی من لە ماڵ ئاو گەرم و کاربارن تاکو بڕەسن جوی خواردنەکە حازر بکەن تاوان بینەرە ئەزیزەکانم ئیسا لە دوای ئەوە کە گوشتەکەم کردمەبان پیازەکە و زەیتەکە بیبەڕەش هیندیرم باویژی من بیبەڕەش چنجک یاخود حبوب یەک شش دەستێکی وەکاتێری من ئەنجا هەروەها خێش کەمێخێک جوانی گۆکارتێری من فرێشنەوە تا مشکلەی سەحێرەمان دروست نەکرد تەمان لە دوای ئەوە کە گوشتەکە یەک لای تقریبا تحمیس 20 دەستکەمە قاڵب گردن گوشتەکە ئیسا کامێرەگەیش ئەرادان بەدەی بینەرە عەزیزەکانم ئێستا پیشاندان چین ڕەنگەکەی تەبدیل بود کە ڕاستیمە ئەی ڕەنگە من لێ حالەتە دەستکردەمە تەقلیبکردن و حەمسەیەکی جوانێک بۆ دووە پیاز و بیبەر و تەرتیباتەکە هەروەها شەوری تەما خۆی گوشتەکەی شەوری هاناوی من شەورەکەی فرە استیفادە لێ کەم گەر ملاحەزەکەنەیە پشتی شەوریە هیچ شەوریە استیفادە لێ کەم ئەگەر ملاحەزە بکەن کامێرەدان بۆ دەی شەوریم فرەست ئیدەن من ئیسا استیفادە لێ شەوریەکەم ئەو شێوازە کە من بتوانێ ئەنجا خۆی خەرەخەرمان عادەتەن حەزوە ئاوگوشتە یعنی ئێمە محاولەکەی من ئینشاءڵڵا بڕۆ هەروە ئاو گوشتەرەدان حازری بکەی من کەمی با ئاو گوشتەکە فرە بود تاکو قەرەخەرمانەکە پی بکەی من دوایە ئەو گوشتە هەروەها شوێنی من بیری منێ لە مەنجەڵەکە و هەروەها شوێنی من بکەیم لێ ناو فڕنی یا تەحمیسی بود ئەوە دیلای خۆدان بینێت ئێمەشم بۆ محاولەکەی منەوە جوانترین شێوازەرەدان حازری بکەی من شتێک حازر کەی من کە بتوێنی من لە هەم گشت ماڵێک تقریبا بود مشکلەمان نەوت لێ بابەتە طبعا ئێمە عادەتەن خواردنەکان وە شەرتە ئەختیاریکەی من کە داواکاری خۆدانە بینەرە عەزیزەکانمان ئێستا لە دوای ئەوە کە چاوەڕێکەم گوشتەکەم کەمی ڕەنگ زیاتر بگۆڕێت و پێمەوە خزمەتدان بەسکەی لە دوای ئەی فاسڵە جاری چاوەڕێم بوو. بینەرە عەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان لە دوای ئەی فاسڵە بیچگە تەمان لە دوای ئەوە کە تقریبا گوشتەکەم ڕاستیە ئەو مەرحەلە کە من بتوانمەی کە بەس ڕستدە ئەی مەرحەلە منیسا دی دەستکەماوە کە ئاوەکە ئیزافە ئەەکەم و دی شەورێکەکەم جوان ڕاستیە ڕەنگی ئاڵتوینی کە ڕاستیە ئەی مەرحەلە دی من وردە دەستکەمە ئیضافەی ئاوەکەم ئەمە خۆی سەبای تەکشی تەقلیب بکەم لە مەنجەڵەکە تاکو ئەو لایش هەر ڕنگ بووە بسملا ئەلێوە جوان تەقلیبی کەم ئیسا لێلا دی دەستکەمە ئیضافەی ئاو بسملا طبعا عادەتەن ئاوێک وەکار بارن کە ئاو یاخود ئاو فیلتەر بود یاخود ئاو فیلتەر بود یاخود
ئەی ئەگەر فلتریش نیاشتان لە ماڵ ئاو فلتەر بسینن ئاو فلتەر مهمە ئەوە یەک دوو گوشتەکەیش ئەگەر ئاو فلتەر نەوت یاخود ئەگەر ئاو ماخانی بوت طبعا گوشتەکە فرۆکیشی تا بقڵێت إذن مراجعەی فرە بەسیتێک لەبان خواردنەکەمان کە یەکێک لە تایبەتمەندی خواردنە کە خواردنێکی کولتوری کوردیە قەرەخەرمان و ماینچەی گۆشت یاخود قەرەخەرمان هەر و گوشت حیوان هەر گوشتێکی وەتێنن و کاربارن مشکلەدا نەوت ئەمان یەکەم جار پیازەگەرای قرچانی من دوای ئەوە گوشتەکە خستیمەبان پیازەکە وەل پیازەکە قرچانی منێ جا بیبەڕەش و خوێوە کار هاوردی من إضافة راولا کە ڕەنگ گوشتەکەم تەغیر بی یەکسەردی دوای ئەوە گوشتەک ئافۆن ئاو کردیم نەبانی تاکو وەخت خۆی بوت جوان بکڵێت ئەجا دوای ئەوە دەریکێ من یاخود بکەم نێفڕن یاخود ئەو ماڵانە کە فڕن نێناوی توێنی من تاوەی وە کارباری من و هەر لە تاوەی سووری کەیمنەوە و دوای ئەوە تەقدیمی کێ من تەمان لە دوای ئەوە کە گوشتەکە دەرکردی من دوای ئەوە قەرەخەرمانەکە کەیمنە ناوی و چاوەڕی قەرەخەرمانەکە کەی من حازر بوود و وە جوانترین شێواز دی ئینشاءڵڵا رادان تەقدیمی کەی من تاوان بینەرە ئەزیزەکانمان تا ئیمە گوشتەکەمان حازر بوود کۆمینات زەڵاتەکەیش ئەمڕۆ دادەن شەرحکەم کە زەڵاتەی سەحی و خۆشیگەرەدەن دروستکەی من یەکی لە تایبەتمەندی ئەو زەڵاتانە کە سەڵاتێکی سەحیە و تەندروستە و هیچ مکەونات معلب لە ناوی نییە زەڵاتەکەمان وەسە تەماتەس وەل بڕۆکلی طبعا خەس یاخود کاهوش وەکاتێری من وەل جەرجیرە و لێن گوشت خواردنەکەمان گوشت هاناوی طبعا دوای ئەوە کە گوشتەکە کوڵانی من و ئاو چاوەڕێکی من تا گوشتەکە حازر بوود بەس طبعا فرە ضروریە کەفێک دروست بوود لەبانەوە گوشتە فرە ضروریە ئەو کەفە لاوەی من چکە ئەو کەفە عادەتەن بوو سەردە یاخود دڕنە فجوان و سراحەت خۆمان ئەی کەفە دەرکەی من چکە ئەی کەفەیەکیگە لە سەبەبەکانی بوون سەردی گوشتەگەس فەیمەتی من ئیساوە ئیسراحەت لێوە جوان کشتی دەرکەی من محاولەکەی من مکەوینات لە هێل و پیاز و هینەگەنەوەی من گوناحە بۆی منی ئیسا ئەلێوە جوان حاولەکەم ینی لە ئەوەگە خەسار نەکەم محاولەکەم لی تەفاسیلم طبعا نصيحتي بريانيش دم في دان وقتي نزيك منجلبون قد محاولة بكن وهي شوازيك مباشرة أو كارنكن لأن إيوا معرضا أرى عرق كردن معرضا أرى يعني رذاذ لا دم درشت أجر فرنزيك بويد أونا ياخذ عرق كيدو كفدناوي ياخذ رذاذ دمت كفدنا خواردنەکە فێمە محاولەکەی من انشاءالله لە دویرە و تعاملیەکەی من یاخود دەمامک بەس سبحان الله ئەمڕۆ فرە گەرمە هی ئەوە نییە کە مامەوە کارباری من تاکو نەخینکەی من ئیسا تەمان لە دوای ئەوە کە کەفەگە لە ئاوردم کشتی ئەیە ڕەنگ ئاوەگەمە ئاو گوشتەکە ڕەسیە ئەی ڕەنگە ڕەنگی جۆزی و جوان ئەی ڕەنگە من توامەی فچاوەڕێکەم جوان ئیسەدی محاولەکەم ئیرم گۆشتەکەم ئیسراحەت بکرد و دوای ئەوە دی دەستکەمە تەحزیر قەرەخەرمانەکەم تەمان قەرەخەرمانەوەی نێزانت قەرەخەرمان چی دروست بوود قەرەخەرمان گەنمە ئەو وەختە قەرەخەرمانەکە تەڕ بوود طبعا فرق ما بين قەرەخەرمان وما بين ساور تشيس ساور تشتيجا وقەرەخەرمان تشتيجي ترى ساور وسام كجنمجا حاضر بود كلني كا كلانني دواء أو بودا ساور أما قەرەخەرمان سوزنني يعني تحميسي كان فديني من رصد أي رنجة كرنج تحميس كريايا
یان خود ئەی ڕنگ بۆرەسم. طبعا ئیسا بینەرە ئەزیزەکان میلی من گوشتەکەمان وەس ڕاحەت حازر بوود وردە وردەدی دەستکەیمنە زەڵاتە دروستکردنەکەمان. طبعا زەڵاتە دروستکردنەکەمان بعضە مکوناتێک توات مکوناتێک فرە بەسیط یەکێک لەو مکونانە طبعا جەرجیرە ئیسێش دی محاولەکەی من جوان کرد شتێک وە جوانترین شێواز بشووریم نێ و پاکی بکەی من. طبعا ئەو خەسانە کە سیس بۆسە و ئیمە نێتوایم نەی مەجبوونی من بکەیم نەی خواردنەکەمان لێوا جوان دووسێ گەڵا خەس یاخود خەسەکە بافرە بوود هیچ مشکلەدا نەوت لێوا جوان اختیار کەم خەسەکەم پاک بوود کرم چشتی لەبانی بود لاوەمەی تاکو ڵەمان سەحەی خواردنەکەی خۆم بکەم. لێوا جوان کاهۆگەم یاخود خەسەکەم پاک بکەم دووسێ گەڵاش لەلی اختیار کەم ئەرە جوانی لێوا وە جوانی خەسەکەم ئایستا طریقەی دەمەپیدان فرە صحية على أي شوردن خس وتفاصيل خس. طبعا هي محبوب الملايين كدايما شرها باني لمالقان فما بين الأزيزقان ما تاكو تعقيم كشت صوزقان ما بكيمن سرتا جرجير امجا خسيش كيم نواني يسيشش مفيدان شين تعقيمي كيمن بس كي لدواي أي فاصلة بيشجع تشاوريمان بون بايمنو خدمتان. بینەرە ئەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتمان لە دوای ئەی فاصلە بیچەکە. طبعا وتمەپیدان لە دوای فاصلەکە فێردان کەم چوین تعقیم سەوزەواتەکە بکەن. طبعا یەکی لە ئەو چشتێرەکە تعقیم سەوزەواتەکان کرد خوێ بەکارتێرم وەل کەمی سرکە تاخود ئەو هینەی لە بکوشم. بسم الله بەرزانی من. طبعا ئەیە سرکەی سێوە ئەلێوا جوان سرکە کەمە بانی ئیسا بەمەی جوان خویستنمەی ئاو کەمەبانی تاکو تعقیم جوان بکرێت و بەس من تەفضیل کەم زەڵاتەکە زووی بخورێت لأن عادة خوێ ومواد حمضي أي بابتي لكاهو ياخد كروز ياخد جرجير وأي تفاصيل مشكلة بسيطة ران دروس كد آيا خوي شكد هنا جا أرام سيسو كد بابجي من صوزاتجان أرام سيسو كد فمحاولة كم وزيترين وقت بخومي تاكو فرا سيسو نهود. طبعا بالنسبة إلى مواد صوصات شين حفظي بكيمن تا سيس نود مجرد بس بفر كيم نباني دا كبفرقة كرديم نباني دي نيتوات سيسة وجود أو خوي عادة سيسة ونود خاصة لا أي رجيلة. إيسا طبعا بين رأزي كان محاولة كم بلا تصفية كم جوان تا كش بيسيجي فر بدريت اليوا جوان فر بدريت وكاسقم هر خوي وكارتيرم أرا زلاتكم بس إيسا جوان اليوا إلمي أو كشتي بتشد إلم أو كشتي بتشد تاكو من واستراحة خوم زلاتكم دروس بكم. طبعا تيم تا او بباليريت تيم نظري دم گوشتگم
ئەگەر کامیرەگەرە ئەرامان بسینە دەی ڕاستیەسە ئەی مەرحەلە گوشتەکەمان دی تقریبا ڕاستیە مەرحەلەی استیوا ئیلیمەی تا ئێمە زەڵاتەکە حازرکەی من جوان هاڵنیمنی ئەلیەوە ئیسەیش تێریمنی ئەلیەوە جوان طبعا کاهۆگە عادەتەن با کامیرەگەرەدان بگرێ ئەلیوانێنێ دی کاهۆگە بازی گەڵاوە کار تێری منەرا جوانکارێکی فرەوەسیتە ها هیچ نێتوات ئەلێوە جوان مەقەیت دەست خۆدان بوون توان بیچکتر بکەنەی توان گەورەتر بکەنەی ئێدی لای خۆدان مینت طبعا بین خۆمان بود من فرە حەزکەم ئەی بچکەی لە بۆ خۆم بەزدی وحكم سياسة وقوانين قناة قنيتينم فغدان نود لدواي فاصل خوم فمي لأن كادر كشتي تشاوري كد علي واجوان دي كما دي دست كما زلات دروس كردنم كاهو كشتي وكارتيرم هاي بناء نيتفام وكاريم نايد يا جوان يا جوان ترتيبي كم قلايتر وكارتير مرا جوان كاري نيوا قلايك ايش هرو كارتيرن هرا جوان كاري ئەیانە کشتیری کەمە ناو زەڵاتەکەم دوای خۆمەی لێوە جوان محاولەکەی من هینەکەمان خەڵاس کردی من ویسەیشتیە من ئەو جەرجیرە وەکارتێ دانەی منی شۆکار نایەت دا نانەمەی ئەویش جەرجیرەکەم ئەوەی سیس بێسە و وەکارم نایەت کەمی موسم جەرجیر دی دەستکردە کۆتایی هاتن فەلەبوود ئەوە طبعا من تەماتەی کەرەزی وەکاتێرم ئەو ماوەدەکە لەولا دانایم نەسەی نەشوریایە ئەوانەی ئەیلا کشتی شوریایە و تاقیم کریایە ئەلێوا جوان تەماتەکانم کشتی وەکار تێرم خەیار وەکار نایری من بینەرە عەزیزەکانمان و حکومە ئەو کەوتمە فیدان خەیار ناود ئەرا گوشت یاخود ئەرا مامر فلەبود ئەوە وەکاری نەهاوردی من طبعا ئێوە توێنن لە بازار هینی گەست ناوی پەرمانگەناتە پەرمەنگەنات لای خۆدان بنووسنەی پەرمەنگەنات کاری چەس پەرمەنگەنات کاری ئەوەسە کە تاقیم خواردن کرد فرە وەکاردان تێت یعنی من وەڕایم وەکاری بارن ئەرا خۆدان خاسە ئەرا حیات عەوائلدان طبعا ئەی تەماتە بیچکەی لە مەجموعەی تەماتەی بیچک دیرم حاولەکەم لە تیناکەم هەروە کاملی دانەمەی هەر توێنن وە هینەگەیش بنەری ئەلێوا جوانە ئەگەر وە ئەی چتی لە بنەنی ئەوە تەماتەکەمی سەتیم دی دەستکەمە طبعا بڕۆکلێگەم پەرمەنگەناتی بکەن یەک سیسی ناکەت دوو جوان تاقیمی کرد پەرمەنگەنات هەر شێواز ئاوە هیچ ڕەنگی گنێسی هیچ بوونی گنێسی مجرد وەک ئاو هەروەهاسە هیچ اختلافی گنێسی وەل ئاو ئەیش توێنن ئێوە لە ماڵەوە تووکڵی بکەن و بکەنی ناو زەڵاتەکە هەم بود وەک لب خۆشیگە طبعا سۆسەکەمان هیچ ناتوات مجرد سیر دەستم بکەن ئەی لەیمون ملاحظة بكن ليمون وال ربع هنار طبعا كشتي لكافشنا هذا نسيت كشتي ل اعدادات و تقديم برنامج هذا نسريت
طبعا دوای ئەوە کە ئەیدوان ئیضافە کردی من ئەکیت خوێیش توای من خوێ فرە ئەوکار نێرن ئەمجا لە دوای ئەوانەوە کار هاوردی من سڕ ئەو زەڵاتە ها ئەیلا سڕەکەمان کشی لە لاتەکمی بود سرکەی سپی زەیت زەیتون خۆدان زانن ئەگەر حەزکەن ئیضافە بکەن و ئەگەریش حەز ناکەن ئیضافە مەکەن من حەز ناکەم ئیضافە بکەم ئەمڕۆ زەیت زەیتون ئەیش نعناع مجففە یەکێکە لە تایبەتمەندی خۆی دیرت ئەرا زەڵاتە تەمان ئێمە لە دوای ئەوە کە تاوا کردی من ماوەقەتی خەیمنی ئەیلا تاکو جوانکاری زەڵاتەکە بکەی من بەس باەتە ئەو ناوە جوان بسڕی من جوانکاری زەڵاتەکەیش ئێستا تێمنە و خزمەتدان لە دوای ئەی فاسڵە جوانکاریگەرەداگە من جارێ چاوەڕێوان بوون. بینەرە ئەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان کە زەڵاتەکە تاواکەی من بەس مجرد جوانکاری بەسیتێک ئەرای مایە ئیمەیش ئەی کاهوەی لە ئەگەر تێدە بیردان وتمان هەڵی گری من تاکو جوانکاریک ئەرای بکەی من تاوان جوانکارێکە فرەنێتوار مجرد شش دۆسیت ئەی بیبەرەیش ئەلێوا جوان کەیمنە ناوڕاست کەمی وحاڵ لەیمونیش وەکار تێری من دیوە خۆدان چوین حەزکەن لەیمون شەڕایەح بود گوڵ بود دی خۆدان زانن من حەز کردم ئەلێوا بود وەی شیوازە بود بنسبەتەرە زەڵاتەکەمان تەمان بینەرە ئەزیزەکانمان لە دوای ئەوە کە گوشتەکەم ڕاستی ئەو مەرحەلە کە نزیک حازر بوونە ئێستا تێم گوشتەکە هەروەها کەوتنە پیدان سووری کەمە و لاکن هەوڵدەم گوشتەکە بۆمە ئەولا جوان گوشتەکە یەکێک هەڵگرم ئاگرەکەم کزەوکەم گوشتەکەم ئەلێوە حازر بیە ئەگەر بدوینەی تەدمیر بیە قبل ما هینەکەم گەرمە بود تا قرچەی گەورەگەرام دروست نەوت ئەلێوا جوان تێم گوشتەکەم حازر کەم سووری کەمە و تا قەرە خەرمانەکە بکەیمنەوە ناو ئاو گوشتەکە ئەلێوا جوان حازری کە من هیرینێ ئێستا کەمەکەمەدی خۆی گەرمەوە بود دەبوان ئەو ئاگرە هیرینێ طبعاً بینەرە ئەزیزەکانمان مخرجەکە لە فاسڵەکە تەلەبێک غەریبێک داشت کەوت حەزکەم لە ئاو گوشتەگەرام هەڵبگریت منیش ئاو گوشتەکە تەمان لە سەماع خەریکەش دەفیمژت پڕی بکە بەس من پڕی ناکەم لێن ترسم غەدر وە پێم بکرێت لە قەرە خەرمانەکە طبعاً قەرە خەرمانەکە هەروەها خۆدان زانن شووریایە و حازرە بەس دی هەر یەکسەر کەمەی ناو منجەڵەکەم و ئەلێوە تێکەڵێکی کەم وی لەمەی وەسراحی خۆی حازر بود طبعاً ئەلێوە جوان لم حازر بود تقريبا يك مستوى بود بس مخرج جيان كامل أو قشتك فامليان كما في محاولة من أي شيء لي من ديتا وسراحي خوي حالي بود حاضر بود عليها جوان دعاء وهذا ايش تقريبا كارمان وفي طواو
بینەرە عزیزەکانمان پێکاتەکانی هەر لە وەرچەودان فرە ئاسانبی کە قرە خەرمانەکەمان چەوچەبی گوشتی شەرای حازر کردی من زەڵاتەی بچیکیش ئەرای حازر کردی من تاکو هیوادارم انشەڵڵا و دڵدان بود ئیسا لە دوای ئەوە کە بازە شتێلیگمان مایە حازر بود ئەویش قەرە خەرمانەگەس لە دوای ئەوە کە قەرە خەرمانەکە حازر بی انشەڵڵا محاولەکەم تەقدیمی بکەمە دەدان و جوانترین شێواز و کواڵەتیەکی بەرز تاوان کەمی جوانکاریێرە دەڵاتەکەمان فرۆ بکەی من بە فرە قەڵباڵغنەوەت بەستی مەسەلی ژت چاوەگە نانەگە خۆت ئێمەش لەبوت ئەوە حکم کریابانمان کە جوانکارێکی بەسیتێک ئەرای بکەی من طبعا يمكن هي كبيرة من الليلة بزام مايا أي روبي هنا بابجي من روبي ترش السماقة قبل فترة قلت يدا بيردان وكاري وردو خوشة يعني كار هينكت كار روبا هناريش كت خوشة اليوان جوان وكارمان تيد بحالي بقري من خۆم حەز کەمەری خۆم شخصی بە کەمی نعنە وشکیش بکەین نەوبانی ئەیە بنسبەت ئەرە زەڵاتەکەمان بی و قەرە خەرمانەکەیش نەزرەیەک دەمەفی کە ئاوەکە هەڵمژی دوای ئەوە ئاگرەکەی کزەوکەم ئیلمەی ئیسراحەت بکرد ئیسە طبعا ئاو نەما کزی کەم تا و ئیسراحەت حازر بود بەزم گوشتەکەیش دەستکردە پێ خست و خست و مەچمت جوان ئەلێوە ئێوە جوان سووری پێ من حازری پێ من دوای ئەوە دی دەستکەمە تەقدیمکردن قەرە خەرمانەکەم بۆ جوانترین شێواز مراجعەیەکی بەسیط هەرا خواردنەکەمان قەرە خەرمان و گۆشت حیوان کە ئێمە گۆشت مایچەوە کارهاوردی من هەوڵجار کۆڵانی منێ دوای ئەوە کە ئستیوا کرد و ڕەسیە ئەی مەرحەلە لاوردی منێ و هەر ئاو گوشتەکە خۆی کرد هینۆپی کردی من بابیژی من کەمی تەرتیبات قەرە خەرمانەکە و توابل بس خوێ داشتم وەلبی بەڕەش ئەمما توابل زەڵاتەکەم سرکەی سێوبی وەل ڕبە هەنار و ڕبە ترشە سماق وەل نعنای مجەفەف و ئاو لەیمون و ئەی تەفاسیلە هیوادارم ئینشەڵڵا دڵدان ببینە عەزیزەکانم ئیسەیش بەس یەک مەرحەلەمان بینێت ئەویش مەرحەلەکەی پێشکەش کردنە قەرە خەرمانەکەمیش ئەگەر مسەوەرەکە بۆ دێ فرەی نەمایە دی قابلی تەقدیمکردنە ئەگەر ملاحەظە بکرد دی وەخت وشک بوونی هەسی طبعا بینێرە ئەزیزەکانم معلومای فرە بەسیط دەمە پیدا ئەگەر برنج بوو دەگە ساور بوو دەگە قەرە خەرمان بود مثلەن کەم ئاو بی توێنن مەسەلەن یەک کاسەوەک ئەیبارن یا بیچکتر ئاو گەرم بکەنە ناوی ئەیە ئەگەر کەم ئاوبی ئاو گەرم بکەنە ناوی بکەنەی ناو مەنجەڵەکە بەس نەکەنێ بان برنجەکە بکەنەی ناو مەنجەڵەکە و سەر مەنجەڵەکە بنەن و ئەگەر فالکۆن دیرن لە ماڵ فالکۆنیگی بکەن تا بخارەکە دەرنەچێت و برنجەکەدان کامل دەرچێت ئەمما ئەگەر ئاو برنجەکەم زیایبی ئەگەر ئاو برنجەکەم زیایبی دووسێ نان کشماڵێک نان و شکاناوی یاخود نان ئاسایی دووسێ نان خەمەبانی ئەگەر فرە ئاو خواردیە ینی فرە بێسە هەویر نانەکە کەمەبانی ئاوەگەم یاخود ئاو برنجەکە هەڵمژت ئەگەر برنجەکەم بنگرد یا بوونی گرد یەکسەر بەبێ هیچ تەداخولات یەکسەر برنجەکەم
کەمە قەزانێکی ترە و ئەگەر حازریش نوێ و بنکڕەکە ئیلم دەرناکەم بەس ئەو برنجە کە ئیسیفادە لێکەم یەکسەر کەمەی منجەڵێکی ترە و کەدالێک یەک نان خەمەبانی تا ئیسیفادە لەلی بکەم و برنجەکەم ئەو جوانترین شێواز دەربچین. بینەرە عەزیزەکانمان چیمنە فاسری و تێمنە و تا تەقدیمەی خواردنە خۆشەرا دوکەی من چاوەڕێمە بوو. بینەرە عەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان لە دوای ئەوە کە قەرەخەرمانەکەم حازروی و گۆشتەکەیشم حازروی حەشوای بەسیتی گەرای کردی من وەل جوانکاری بەسیتی گەرای کردی من ئیسا دەستکەیمنە تەقدیمکردن قەرەخەرمانەکەمان ئەگەم لە حەڵەکەن چین نەفری دەرچیە و خۆشە تەمان کشت قەرەخەرمانەکە بەتاڵکەم دوای ئەوە دی دەست کردمە دەستکەمە زیینەکردنی قەرەخەرمانێکی گە لەو خواردنە سەحیانەس جا هەر چەندیش لەلی بخۆیت قەت تەثیر لەلی نییەکە لێن خواردنیگە سووک و خۆشە تەمان من حەزکەم دایمەن کەمیات دروست بکەم لێن خواردن وەچاو خوریێت کە لە بود ئەوە حەزکەم فرە دروست بکەم. ئەویش قەرەخەرمانەکەم کشتی بەتاڵکەم ئیسە تێم ئەلێوە جوان تەرتیباتی کەم تەمان قەرەخەرمان عادەتەن من حەزکەم وەل باینجانە بخۆمەی لەوانەیە شتەکە غەریب بود وەلادانە و خۆی غەریب نییە حتا ساوەریش ئەگەر باینجان بیچک دوور دەرای بکەن ئەویش وەلامە و فرە خۆشە تەجروبەی بکەن خەسار نیەکەن ئەلێوە جوان باینجانەکەم حازرەکەم تەوزیە ئیشی ئەەکەم لێن دڵنیام خوریێت ئێوە محاولە بکەن تەجروبەی بکەن و بزانن چە مەلەدەتێک خاص وە خۆی دیرت طبعاً سێش گوشتەکەم کە ئەگەر کامێرەکە بسینەدەی ڕەسێسە ئەی مەرحەلە کیفایەتێسی جوان هەلێەوە تەوزیعی کەم ئەیش خەمە ناوڕاست کەمیش دەولای بادەیلە ئیسەیش ئەخیرەکەی ختامیکەی من وەل توزی حەشوای کشمش و لۆز یاخود باەم ئەلیوە جوان تەقدیمیکەی من بینەرە عەزیزەکانمان خواردن ئەمڕۆبی هیوادارم ئینشاءڵڵا و دڵدان بود یەکیگە لەو خواردنە سەحیەکانە یەکیگە لەو خواردنە تایبەتمەندیەکانی کللتوری خۆمانە کە دایمەن لە شاخ دروستە کریا و دایمەن وەی شێوازە قەرەخەرمانەکە حەفظەکردن و ئەهیشتنەی حازر بوو تاکو تا فترەی فرە گەنمەکە و خاسی بیونێت و خراونەوە طبعاً مکۆیناتمان فرە بەسیط بی یەکیگە لەو مکۆیناتەکە بیبە ڕەش و خێ لەگەڵ گوشت و پیاز و زەیت وەکار هاوردی من دوای ئەوە ئاو کردیمە چاوەڕی کردیمە گوشتەکە بکوڵێت دوایەکە گوشتەکە کوڵا لاوردیمنەی سووری کردیمنەوە ئەمجا قەرەخەرمانەکە کردیم لە ناو ئاو گوشتەکە تاکو حازر بووت ئەمجا دوایە هەروەکو لە وەرچاودان پێشکەش کریا و هیوادارم ئینشاءڵڵا دڵدان بود زەڵاتەکەیش مراجعی بەسیتێکی من زەڵاتەی برۆکلیە کە جەرجیر و کاهوو وەل برۆکلی و تەماتەبی سۆسەکەیشی ئاو لەیمون بی وەل سرکەی سێو ئەمجا تقریبا ڕوبە ترشە سماقیش کردیم لە ناوی ئیضافەتە نەرا نعنا
و لەیلا و ڕێز و سڵام هەیە بۆیەوە کە ئەمڕۆ ختامی حەڵقە کردی من بۆی خواردنە چاوەڕێی ما بکەن هەرا حەڵقەی داهاتوو جاری لای منەوە خواحافیز.